ئەچینە بەشی دووەمی ئاەتەکان کە خوای پەروەردگار لە زمانی عیسا پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ پێمان دەڵێ ئەو کەسەش کە دەیەوێت بەدبەخت نەبێ، کە دەیەوێت کەسێکی نەکبەد نەبێ، دەیەوێت بە ئاواتەکانی بگا، ئەتەوێت بە ئاواتەکانت بگەی دەیگوێ بگرە، ئاواتەکانت بە ئەمە دێتە جێ. عیسا فەرمووی وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا. بەشی یەکەم لە عەبدوڵڵا و هەتا وجعلني مباركا لەگەڵ جەبارا یەکە. سبحان الله قورئان کە وردە ئەو دوو دیارە ئەو هەموو دەرسە گەورەی ژیانت دەداتێ. ئەوەی ملهوڕەکەمان باس کرد دەبێتە جەبار و ئەبێتە کەسێکی نالەبار و ژیان دەکا بەژان لە خۆی و لە خەڵک. ئەوەی تریان ئەگەر دەتەوێت ئاواتەکانت بێتە جێ، ژیانت خۆش بێ، خۆت بەدبەخت مەکە. ولم يجعلني جبارا عصيا. بەڕێزان جوان ورد ببنەوە. ولم يجعلني خوای گەورە هیچ کەسێکی بەدبەخت نەکردووە. نەچی نەعوذ بالله کوفر بکەی بڵێ خوا وای لێ کردوم، کاکە هەر خۆم بێ شانسم، هەر نێوچەوانم نازام شاسە چەندە. ئەو قسانە ڕاز نین. ولم يجعلني خوا هیچ بەندەیەکی خۆی لەم سەر زەویە بە نەکبەت دروست نەکردووە. خوا هیچ بەندەیەکی خۆی لەم سەر زەویەدا لە ئادەمەوە تا کۆتا بەشەر وەڵڵاهی بە بەدبەخت دروست نەکردووە. هیچ بەشەرێکی بە ملهوڕ دروست نەکردووە. خوا ئەمانە هەر فیرعەونانی دروست کردووە. نا، خوا کەسی بە جەبار و بە شەقی دروست نەکردووە. ئەگەر دەتەوێت ئاواتەکانت بێنە جێ، کەسێکی بەدبەخت نەبی ئەم شتانە بکە. زۆر ئاسانە. یەکەمیان وأوصاني بالصلاة. خوا ئامۆژگاری کردوم، خوا وەسێتی بۆ کردوم بە نوێشکردن. تۆش ئەوە بە کوڕەکەت بڵێ، بە کچەکەت بڵێ. باسی هەموو شتێکی بۆ دەکەین بۆ منداڵەکانمان، باسی نوێژی بۆ ناکەین. بەڵام خوای پەروەردگار بە هەموو خۆشەویستانی خۆی کە پێغەمبەرانن ئەمجا بە ئیمانداران دەفەرمێ ئاگال لە نوێژەکەت بێ. نوێژ هەر مەبەست ئەم سێ چوار ڕکاتە نییە کە لە مەغریب و عیشا و بەیانی دوو ڕکات دەکەی. ئەوە بیرهێنانەوەیە. خوای پەروەردگار لە سوورەتی تاهادا لە ئاەتی 14دا بە موسا پێغەمبەر دەفەرمێ وأقم الصلاة لذکری. نوێژ بۆ ئەوەیە هەمیشە خواد لە یاد بێ، هەمیشە خواد لە یاد بێ. واللهی نەفس ئەوەندە مەشغوڵە، دنیا وا مەشغوڵت دەکا خوال لەبیر دەباتەوە. ئەگەر دەتەوێت بە ئاواتەکانت بگەی قەت لە خوا غافڵ مەبە. ما دمت حەیای لەگەڵا. کەسانێکن کە دەکەونە تەنگانەوە دەست دەکەن بە نوێشکردن. عەبدی چاکن کە کەوتنەوە خۆشیەوە واز دێنن بەخوا تۆ بە ئاواتەکانت ناگەی. ئەوە بەندایەتی ڕاستەقینە نییە بۆ خوا. کەسانێکن ساردە نوێژن، ڕۆژێ نوێژی باش دەکە، هەفتەیەک هەر نایکات، دوان دەکا و پێنجی ناکە، ئەویش بە ئاوات ناگا، مەرجەکەی تێدا نییە. نوێژ خوێنی ڕاستەقینە ئەوەیە ناهێڵە پەیوەندی لەگەڵ خوادا بپسڕێ. لە مزگەوت لەسەر بەرماڵ لە کاتی نوێژەکان هیچ کاتیش خوای لە یاد نەکردووە لە بازاڕ و لە شوێنی کارەکەیدا. ئەگەر دەتەوێت بە ئاوات بگەی هەرگیز لە خوا غافڵ مەبە. دووەمیان وەزەکات. زەکات هەروە ئەزانی ئەو سێ چوار دینارێک کە لە ماڵەکەت جای دەکەیەوە لە 102 و لە 40 ملیۆنا ملیۆنێک، نانا، ئەوە بە شەهەرەکە مەکەیتەوە بۆ پیاوی ڕەزیل دانراوە. زەکات واتە خێرەومەند بی، خێرت لە دەست بوەشێتەوە. ما دمت حەیە. نەک ئەوەش کە دەکەوێت کابرای ئێمە وەڵڵی هەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان بە عمری خۆی خێری لەبیر نییە، کە دەکەوێتە موسیبەتێکەوە نەخۆشیێکی هەیە حیوانێک کەم بە خێر باشە، وەڵا لە دوای دەجەریە پەشیمانیشە. ئەمجا مامۆستا مریشکێک بکەم لە زیادی حیوانەکە باش نییە، دوو مریشک بکەم بە خێر، دەیەوێت لەوەش خۆ بدزێتەوە. برام بە ئاوات ناکەی. ئەگەر دەتەوێت بە ئاوات بگەی و خوا ژیانت خۆش و پڕ خێر و بەرەکەت کا وەزەکات، ئەبێت دایمە لە قوپۆپی تازە دەرکەی و لێت بکرێتەوە، دایمە خێرت هەبێ.